شاری کەلار لە ماوەی 15-20 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی ناتەبیعی زیادی کرد، هەر لە ڕووی فراوانبوونی ڕووبەری شارەکە، لە ڕووی زۆربوونی ژمارەی دانیشتوانیەوە. ئەمەش وای کرد کە چالاکیە جۆرا و جۆرەکانی دانیشتوان خەڵک مرۆڤ زیاد بکات و بۆیە ئەم گرفتە بەرچاوی ژینگەی لێکەوتەوە کە ئەبینین بە ڕواڵەتە جۆرا و جۆرەکانیەوە بە دەیان و بە زیاتر لە زۆر ئەم دیاردەیە ئەم ڕواڵەتە یاخود ئەم گرفتە بەرچاوی ژینگە ئێستا لە ناوەندە شار نشینەکانەوە بە تایبەتی تریشکە من نمونەی شاری کەلارم بۆ هێنانەوە بەرچاو ئەکەوێت بەڕاستی کە ئەمە جێگەی نیگەرانیە. هەڵبەتە ئەگەر ئێستا دیقەت لەم لۆکەیشنەی خۆمان لەم مۆقعی خۆمان کەتیایە وەستاوین زۆرێک لە ڕواڵەتەکانی پیسبوونی بینین کە وەکووتمانێکێک لە گرفتە ژینگەیەکانە بەرچاو ئەکەوێ هەر لە وەستانی مەسەلەن ئۆتۆمبیلەکان لە نێو شەقامەکانە بە شێوەیەکی هەڕەمەکی بێسەرپەرشت بێ لێپرسینەوە بەکارهێنانی شۆستەکان لەلایەن ئۆتۆمبیلەکانەوە لەلایەن دەستگێڕەکانەوە ئەوانەی کە بۆ نمونە ئەم عەرەبانانەی کە ئێستا ئەیبینن ئەبینین لەسەر شۆستەکانە لە نێو شەقامەکانە بە شێوەیەکی هەڕەمەکی کار و پیشی خۆیان پراکتیزە ئەکەن ئەمانە بەڕاستی ئەتوانین بڵین خاڵێکی تر یاخود یەکێکی ترن لە ڕواڵەتەکانی پیسبوونی بینین یاخود نووسینی تابلۆ یاخود پۆستەرەکان ئەو پۆستەرانەی وەکو ڕیکلام بۆ شوێنی کارەکان یاخود ئەوەی کە بۆ نۆرینگە پزیشکیەکان بەکارەهێنرێ یاخود ئەوەی بۆ ئاپارتمان و بینایەکان ئەبینین ئەم تابلۆیانە بە شێوەیەکی بە ژمارەیەکی زۆر زیاد لە حەدی خۆی هەڵبەتە ئێمە ئەگەر بڕوانینە شۆستەکان شۆستە کە جێگایەکە دروست ئەکرێ بۆ هاتوچووی هاوڵاتیان بەڵام ئەبینین شۆستەکان لەلایەن دەستگێڕەکانەوە لەلایەن عەرەبانە دەستیەکانەوە هەندێک جار شۆستەکان لەلایەن ئۆتۆمبیلەکانەوە وەکو ئەوەی ئەبینن کە تەجاوزیان کردوواتە لە جێگای خۆیان هاتوونەتە سەر شۆستەکان ئەیوەستێنن بەڕاستی ئەمە سیما و دیمەنێکی ناشایستە و نەشاز ئەبەخشێت بە بینەر لە کاتی تێڕوانینە هەڵبەتە ئەم دیاردەیە ئەگەر ئێمە بەراوردکاریەک بکەین لە نێوان زۆربوونی دیاردەکە یاخود گرفتەکە لە ناوەندە شارنشینیەکان و لە گوندەکانە هەڵبەتە لە گوندەکانە کەمتر ئێمە ڕواڵەتەکانی پیسبوونی بینین ئەبینین بە بەراورد بە ناوەندە شارنشینیەکان چونکە وەکو وتمان ناوەندە شارنشینیەکان فراوانبوونی شارە زۆربوونی ژمارەی دانیشتوانە زۆربوونی چالاکی جۆرا و جۆرەکانە هەموو ئەمانە ڕواڵەتە جیاوازەکانی پیسبوونی بینین بە دوای خۆیانە ئەهێنن بپێچەوانەوە لە گوندەکانە زۆرێک لەم ڕواڵەتانە بەرچاو ناکەون بەڵام لەگەڵ ئەوەشە ئەبینین ناوەندە شارنشینیەکان جێدەستی خۆیان بەجێهێشتووە لە گوندەکانەوەتە هەندێک ئەوانی کە مەسەلەن لە ڕووی بیناسازی و خان و بەرەوە ئێمە بۆ خۆمان ئەزانین کە لە ڕابردوودا خانۆکان بەگڵ دروست ئەکران بەڵام ئێستا ئەبینین کاتی ئەچینە دێهاتەکان گوندەکان زۆرینی هەر زۆری بینایەکان بوون بە کۆنکرێتی و بە بلۆک و بە ئەوانە دروست دەکرێن بە هەمان شێوە ئەوانش لە بۆ نمونە ڕووکاری بیناکانیان ڕەنگە جوداکان یەکتری بەکار ئەهێنن بینایی نەگونجاو لەگەڵ یەکتریدا یەکێک بەرز یەکێک نزم یاخود لە ڕووی ڕووبەرەوە هەندێک لە بینایەکان ڕووبەرێکی زۆر فراوانیان هەیە بە تەنیشتەوە بینایەکی تری سەکەنی یاخود یەکەی نیشتەجێبوون ئەبینین ڕووبەرێکی چکۆلەتری هەیە. کار لەسەر ئەوە بکرێ بۆ نمونە
لە نێو گەڕەکەکانی شارە لە نێو کۆڵانەکانە دەستگێڕەکان کەم بکرێنەوە ئەکرێ کار لەسەر ئەو بکرێ لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە ڕێگری بکرێ لە بەخێوکردنی ئاژەڵە ماڵەیەکان ئەو ئاژەڵانی کە ئاژەڵی بەرەڵان و لە نێو گەڕەک و لە نێو شارە بڵاو بوونەتەوە ئەکرێت تابلۆیەکانی سەر بینایەکان هەر کەسە و بۆ خۆی دێت و ڕیکلامی شوێنی کارەکەی خۆی لە تابلۆیەکی گەورە و ڕەنگی زەقا ئەکرێ ئەکات ئەکرێ بەنمونە سنووردار بکرێ شوێنێ با بڵێن مجەمەعەیەک شوێنێک کۆمەڵگەیەکی کارکردن لە تابلۆیەکە ڕیکلامەکانیان چڕ بکەنەوە و بڵاوی بکەنەوە. بنمونە ئەکرێت کار لەسەر مەسەلەن مۆلیدە ئەهلیەکان لە نێو شارەکانە لەسەر تەلووایەرەکان بکرێ ئەکرێ بە سیستەم و میکانیزمێکی تر دووبارە دابڕێژرێتەوە لە ژێر زەویەوە بە شێوەیەکی دفن ئەو وایر و تەلە ناسازانی کە بەڕاستی وەکو ئەیبینن شێواز و ڕواڵەتی ناشرینی بەخشیوە کاریان لەسەر بکرێتەوە جارێکی تر داڕشنەوەیان بۆ بکرێ ئەکرێ ڕێگری بکرێت لە هەر کەسە و کە بینایەک دروستەکە بە ڕەنگێکی زەقی ناشایستە بینایەکەی ڕووپۆشەکە با بڵێن میکانیزمێک لەلایەنی پەیوەندیدارەوە دیاری بکرێت و ڕەنگێکیان بۆ دیاری بکرێت کە پراکتیزەی بکەن لە کاتی بنیادنانی بینایەکانیاندا. بۆ نمونە زێرابی نێو گەڕەکەکان نێو شارەکان ئەمانەکرێت لەلایەن شارەوانیەوە بە دوواداچوونی بۆ بکرێت و دفن بکرێن و لە ژێر زەوی بنرێن و بەو شێوەیە کە ئێمە بەنێو شارەکە بەنێو کۆڵان و گەڕەکەکانە کە تێپەڕەبین ئەو سیما ناشایستانە ئەبینین هەموو ئەمانەوە کووتم دوجار کاریگەریان لەسەر ئێمەی مرۆڤ و لەسەر کۆی پێکاتەی ژینگە و سیستەمی ژینگە و ئیکۆ سیستەمی ژینگە بەجێ ئەهێڵن چارەسەر بکرێت.